کەمبوونی 100,000 پەرستار لە ئێران. سیستمی تەندروستی ئێران ساڵانێکە تووشی قەیرانی کەمبوونی پەرستارە و ئەم کێشەیە نەک تەنها کوالێتی خزمەتگوزاریە پزیشکیەکانی کەم کردوتەوە، بەڵکو فشارێکی تاقەت پڕوکێنیشی خستۆتە سەرشانی پەرستارەکان. بەپێی راپۆرتە فەرمیەکان ئێران پێویستی بە نزیکەی 100,000 پەرستاری زیاتر هەیە لە ژمارەی ئێستا بۆ ئەوەی بتوانێت کەمترین ستانداردەکانی چاودێری دابین بکات. بەڵام بۆچی ئەم کەمبوونە دروست بووە و ڕیشەکانی چین؟ وەڵامەکە لە تێکەڵەیەک لە ناکارامەیی، بێدەنگی لە ئاست پێداویستیەکانی پەرستاران و سیاسەتە نادروستەکاندایە. یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی کەمبوونی پەرستار کۆچکردنی بەرفراوانی ئەم توێژەیە. ساڵانە زیاتر لە 3,000 پەرستار بەهۆی بارودۆخی نالەباری کار و داهاتەوە ئێران بەجێ دەهێڵن. لە کاتێکدا لە وڵاتانی دیکە موچەی پەرستاران 10 قاتی ئێرانە، لێرە پەرستارێک بە موچەیەکی نزیکەی 10 تا 12 ملیۆن تمەن دەبێت شیفتی ناچاری و تاقەت پڕوکێن بگرێتە ئاستۆ. ئەم جیاوازیە زۆرە هاندەرێکی بەهێزی بۆ بەجێهێشتنی وڵات دروست کردووە و سیستمی تەندروستی لە هێزی بە ئەزمون بێبەش دەکات. کاتێک پەرستارێک لە ئەوروپا یان وڵاتانی کەنداو دەتوانێت مانگانە 2 تا 3,000 دۆلار داهاتی هەبێت، بۆچی دەبێت لە ئێران بمێنێتەوە و ڕوبەڕووی فشاری کار و بێڕێزی ببێتەوە؟ هۆکارێکی دیکە دامەزراندنی پەرستاری نوێ. سەرەڕای دەرچوونی ساڵانەی 9,000 کەس لە بەشی پەرستاری زۆربەیان یان بێکار دەمێننەوە یان بەهۆی گرێبەستی کاتی لە چوونە ناو پیشەکە پاشگەز دەبنەوە. وەزارەتی تەندروستی لە 5 ساڵی ڕابردوودا تەنها 35,000 پەرستاری دامەزراندووە، بەڵام زیاتر لە 7,000 کەس لە هەمان ماوەدا خانەنشین بوون. 15 کاتژمێر شیفتی کاری و ماندووبوونی جەستەیی و دەرونی. ئەمە واتای ئەوەیە تەنانەت جێگەی ئەو پەرستارانەی کە ئەڕۆن پڕ ناکرێتەوە و بەهۆی کەمبوونی هێز ناچار دەبن ئیزافەکاری بکەن، هەندێک جار تا 150 کاتژمێر لە مانگێکدا، کە ماندووبوونی جەستەیی و دەرونی بە دوای خۆیدا دەهێنێت. لە ئاکامی وەها بارودۆخێک هەم کوالێتی کاری پەرستاری نەخۆشەکان دادەبەزێ و هەم پەرستار شەکەت و ماندوو دەبێت. ناکارامەیی پەروەردەش ئەم قەیرانانەیان زیاتر کردووە. توانایی زانکۆکان بۆ پەروەردەکردنی پەرستار لەگەڵ پێداویستی ڕاستەقینەی وڵات یەک ناگرێتەوە. لە کاتێکدا پێوەری جیهانی ڕێژەی پەرستار بۆ تەختێکی نەخۆشخانە 2.5 لە دەیە، لە ئێران ئەم ژمارەیە دەگاتە 8. ئەم کەلێنە گەورەیە نیشاندەری بێبەرنامەیە لە پەروەردەکردنی هێزی مرۆیی. لەلایەکی ترەوە پلانەکانی وەک بەکارهێنانی خوێندکارانی ترمی شەشەمی پەرستاری یان پەروەردەکردنی یاریدەدەری پەرستار بە خولی کورتخایەن نەک تەنها کێشەکەیان چارەسەر نەکردووە، بەڵکو ئەم هەنگاوانە کوالێتی خزمەتگوزاریەکانیان بە قوربانی ژمارە کردووە و متمانەیان بە پیشەی پەرستاری کەم کردوتەوە. پەرستارێک لە ئێران هەندێک جار بەرپرسی چاودێریکردنی 15 نەخۆشە لە یەک شیفدا، لە کاتێکدا پێوەری جیهانی 4 تا 6 نەخۆشە. ئەم قەبارەی کارە نەک تەنها دەرفەتی پشودان لە پەرستار دەستێنێتەوە، بەڵکو ئەگەری هەڵەی پزیشکیش زیاد دەکات. راپۆرتی زۆر هێن لەسەر مردنی نەخۆشەکان بەهۆی کەمبوونی پەرستار، بەڵام ئەم بابەتە کەمتر بایەخی پێدراوە. پەرستاران لە ماندووبوونی پیشەیی، کەمبوونەوەی ڕەزامەندی و تەنانەت کێشەی خێزانی بەهۆی شیفتی درێژخایەنەوە دەناڵێنن، بەڵام دەنگی ناڕەزاییان ناگاتە هیچ شوێنێک. جیاوازی لە حەقدەستەکاندا برینداریەکی کۆنە لە جستەی پەرستاریدا، لە کاتێکدا پزیشکان پشکی چەندین 10 ملیۆنیان هەیە، بە پەرستاران بۆ ئیزافەکاری تەنها 1 تا 2 ملیۆن تمەن وەردەگرن. یاسای دیاریکردنی نرخی خزمەتگوزاریەکانی پەرستاری کە 14 ساڵ پێش ئێستا پەسەندکرا بە دروستی جێبەجێ نەکراوە و لە بری لابرنی جیاوازی ناڕەزایەتی زیاتر کردووە. ئەم بێدادیە مەیلی پەرستارانی بۆ بەردەوامبوون لە کار کەم کردوتەوە و زۆربەیان بیر لە واسێنانیان کۆچکردن دەکەنەوە. کاتێک پەرستارێک دەبینێت هەوڵی بینراو نییە، بۆچی دەبێت بمێنێتەوە؟ بەڵام هەموو ئەم کێشانە دەخرێنە پاڵی حکوومەتەوە. سیستمی حاکم نەک تەنها هیچ سیاسەتێکی بۆ چارەسەرکردنی قەیرانی کەمبوونی پەرستار نیشان نەداوە، بەڵکو بە سیاسەتەکانی خۆی ئەوی خراپتر کردووە. بودجێ کە دەبێت خەرج بکرێت بۆ دامەزراندنی پەرستار و باشترکردنی هەلومەرجی کاری،
لە شوێنی تردا خرج دەکرێت و داخوازی 7.5 ملیار تمەنی پەرستار مانگەها دوا دەکەوێت. ناڕەزایی پەرستاران چەندین جار سەرکوت کراوە و بەڵێنی بێناوەڕۆک جێگرەوەی کاری کردەیی بووە. حکوومەت لە بری بیستنی دەنگی پەرستاران ڕوخساری کێشەکە دەسڕێتەوە. لە کاتێکدا ڕۆژانە 5 تا 6 پەرستار کۆچ دەکەن، وەزارەتی تەندروستی تەنانەت بە ئەندازەی دەرچووی ساڵانەی پەرستار دانامەزرێنێت. ئەم بێبایەخیە گیانی نەخۆشەکانی خستۆتە مەترسیەوە و پەرستارانی بە مەرحەمەتی خوا بەجێهێشتووە. کاتێک پەرستارێک بەهۆی فشاری کارەوە تووشی وەستانی دڵ دەبێت یان لە خەودا دەمرێت، کەس وەڵامدەر نییە. ئەم سیستەما پەرستاران نەک وەک سەرمایە بەڵکو وەک بارگرانی دەبینێت. بێبایەخی حکوومەت سیستەمێکی دروست کردووە کە تێیدا پەرستار، نەخۆش و تەندروستی کۆمەلگا هەموویان قوربانین.